ئێستا بوو موسى ئەشعەری فەرمێ لە ئێمەنەوە هاتم داغڵی مەکە بووم گرتیانم هەر کە داغڵی شاری مەکە بووم لە دەروازەی مەکە خەڵکیان دانابوو وەرە ئەو تۆ داغڵی مەکە ئابی ناچی گوێ لە محەممەدی کوڕی عەبدوڵڵا بگری و سابی ئێوە تێکتەدا لەسەر دینەکەت لاتەبە نەچی گوێ لێگری بە هیچ شێوەیە باشە فەرمێ هاتم چەند ڕۆژە لە مەکە بووم و شکارەکانم تاو کرد و پێشوێ بڕۆمەوتم باشە من سەرۆ گۆزم پیاکی گەورەم خوێنەوارم فەسیحم ئاگاداری ئەشعاری عەرەبم ئاگاداری مێژوو تاریخیانم تۆ بڵێ گەنجێک من هەڵخەڵەت هێنە باوەڕەم گوێ لێگرم زام چێڵێ ئاخرێ چون گوێم لێگرت یەکسەر شایەتوان وێنە کە تۆ پێغەمبەری ئەو هەموو سەدایان کرد لە سەبیلی بەڵام گوێی پێ نەدا خۆی چوو بە حەقیقی ناسی گوێی لێگرت باشە لە دەمی ئەوانەوە نەیناسی زۆر کارەساتە ئەمڕۆ خەڵکێکی زۆر تۆ ئەناسێ لە دەمی دوژمنەکەتەوە آخر کە تۆ من لە دەمی دوژمنەکەمەوە ناسی ئەو وەختە تۆ یەکێکی لە دوژمنەکانم نەگوێ بکێکی بی لە ئەوانەی کە ئەتەوێ من بناسی تۆ دوژمنێ بلە ناسی ئەگەر ڕاستکەی یە لە دەرس و دەورەکەی خۆمەوە بناسی ئەو هەموو دوژمنەکە چوە هەموو ڤیدۆی دروست کردووە ئەم سەرۆسەری بڕیەوە کردوێتی بە گژیەکە وا پیشانیاکە ئێمە تەناقوڵاتمان هەیە وا پیشانیاکە ئێمە ئەحکام نازانین و وا پیشانیاکە ئێمە ئاگاداری لۆغەنین و ئاگاداری ئەوەنین و ئاگاداری ئەوەنین کاکە تۆ وازانە بێنە باش ئەگەر تۆ لەوانەوە بمان ناسیەوە لە ڕێگاوی ئیعلانی دژایەتی خۆتە کردو بەس ئەگەر تۆ ئینسافە هەیە ویژدانە هەیە ئێمە یوتیوبی خۆمانمانێ ئێمە پەیجی خۆمانمانێ هەموو شتەکانی خۆمان بە کاملی لەوێ بڵاو کردوێتەوە بێ و بڕینانەی ئەوان ئێبڕۆ گوێ لێگرە ئێبڕۆ سەیریکە بزانە واین یا ئەگەر بۆ نادۆزرێتەوە کەسێ و دەرسەی والێ کردو بڵێ لەکوێ کاملی و دەرسەم دەستکەوێت قەت پێو ناڵێ قەت پیشانێنە لەگەزانێک کە گوێ لە کاملەکە گرزانی ئەو تەلبیسی کردو ئەو بوختانێک بۆ دروی کردو هەموویە بەڕاستی تۆ بڕۆی لەو کورتە ڤیدۆیانەوەی ئەوان دروستیەکەن ئێمە بناسی تۆ بڕۆی لەو پۆستانەی ئەوان لەسەر ئێمایکەنەوە بوختانانی ئەوانەی کەن بۆ ئێمە بناسی وەڵا براتەوە ئێمە نەناسیوە تۆ پێش ناسینمان بڕیاری دژایەتیت دا جا ئەمانە جوان یعنی کە ئەبینن یەکی هاتوچۆی تۆ یەکێ وردە گوێ لە تۆ وەگرێ هەر یەکەم وتاری بڵاو کردەوە لای خۆی تۆ بە هەمویان بۆیە ڕۆن لە کۆمنت لە چات لەبینە ئەو کوڕە داماوە هاتبوو ماوەیەکە گەڕاوەتەوە خۆی باسی کردوتی من لەوە پێش زۆر خراپ بوو بەس یەک کەس پێی ناوتم بۆ واکەی تی هەموو گۆرانی شتم بڵاو کردەوە لە فەیسبووکەمە تی بەس وتاری تۆم دانا وەرە سێرگەچیان تو بۆ معلوماتان وتارەکە یعنی باسی بابەتێکیش نەبوو کە خلافی بێ باسی بابەتێ بوو دین کە ئەوانیش لەو شتە واڵن سێری هەموو شتەکە لە خوارەوە هاتووە ئەنجاوتی وەرسی مەسنجەرەکەم دەوام سەپڕ بڕە ویسی بۆم بخوێنێتەوە یەک دوانێ لەو بوختانانە وتم هەم بخوێنەرەوە لەسەر پەیجی خۆمەی نووسن لە مەسنجەر بۆ خۆم نەسم جوابیان نا لەبەرەوەی بوختانەوەی درۆیە هەمووی بوختان و درۆیە ئەگەر بە قسەیوانیش کەی بەخوا لاتەدەن لەسەر دینەکەت ئارزوی خۆشتە ئەمڕۆ سەد عن سەبیل الله شێوازی زۆر زۆرە تۆڕە کۆمەڵایەتیەکان و جاری وا هەیە بە ترساندنە جاری وا هەیە لای کەس کارش کاتە لێکن ئەوە لەگەڵ فڵانە فڵانتێکیا و ئای لێ کردەوە ئای لێ درۆژە ئەو خۆشتانی بین بە ئەو خۆشتان تووشی بوون ئایسا ئەوە مامۆسای هەیە و مدیری مەکتەبێکە و لەوانەیە سەد کەس هەوڵیا بێ لای با لەسەر ڕاستیە جا گیانی بەوەی خۆی دەرسەکان تەزیلەکەگنا لەوانێت تێ بگەوت دابیت وڵای ئەم کورتە ڤیدۆی بۆ وایەوە بەچونکە خۆی تەزیلەکە ئازان دەرسەکەم چۆن تۆ تێناکەوێت ئەوە و ئێوەش عین شتەموتان بابەتێکی ڕوونە لەوانەیە ئەگەر لە دوورەوە بە دوو کورتە ڤیدۆکاوان دەستکاریەکە منتان بناسیە قەت سەرێرانە بوو نادانیشتن گوێ من قەناعەتتان بۆ حەقەتان هەبێ ئەوانەی دێن بۆ جومعە بە هەمان شێوە گەر بۆ کورتە ڤیدۆیان بۆیان ناهاتن جا بۆی ئاگادار بن ئەو صد عن سبیل الله ئەوە هەر بووە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم قوڕیش هاوات دژایەتی کرد بڕۆن سیرەتی ڕەسوڵ الله بخوێنەوە سەدانی وایە عەمری کوڕی عەباسی سولامی کردێ ئەویش عین شت چی پێڵێ ئەبوو موسى ئەشعەری کە حەقەکان ناسێ دوای ڕۆ هاوارەکە لای کەعبەیان لێدەن عەمری کوڕی عەباس عینش کە دێ ئەم جارە قالە دواتەکەەوە موسى لە خەموو پشتیوانی دەکەم ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ ناوانەکەی لەسە ناتوانی بۆ چونکە تۆزێ ئەو چەند ڕۆژێ لەمە بەش ئەبوو موسى ئەشعەری هات داماوە ئاوایان لێ کرد بڕۆ خۆ بزر کە فەرمێ کە چوومە مەدینە دەرکەوتم جاوەرە ئەوەی دوایچێ بڵێ یعنی مەسە خۆمان بۆچی پەنەمان بردە بەر یوتیوب دەرس دەورەکانمان برداوێ خەڵک تووشی ناڕەحەتی نەبێ عیلمەکە لەوێ فێر بێ ئەگەر خوای گەورە ڕۆژێک کردی و واهیر بووین و دەرکەوتین سەرکەوتین وەختە با بێرن نزیکی شۆ بمان ناسی بەس ئەوە ئێستا بە خەڵک نیان لەوانیە